ڕووگەشی و دەمبەخەندەیی پێویستی بە دڵ و دەروونێکی پاکە لە حەسەد، لە حیقد، لە ڕق. بۆیە بوغزاویەکان ناتوانن هەڵگری ئەم ڕەوشتە بەرزە بن، ڕویان خۆش و ڕویان گەشت بێ بەرامبەر بە خەڵکی. ڕووخۆشی پێویستی بە چاندن و گەشەکردنی خۆشەویستیە بەرامبەر بە موسڵمانەکان کە بەبێ ئەم خۆشەویستیە ئیمانیش تەواو نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانتان نییە هەتا یەکترتان خۆش نەوێ لە نێوان خۆتانە. ڕووخۆشی و ڕووگەشی پێویستی بە تەواضوع و خاکیبوونە. بۆیە ئەهلی کیبر نابینیت ڕووگەش و ڕووخۆش بن بەرامبەر بە خەڵکی. گەورەی و عیزەت لەوەدا دەبینن کە پێ نەکەنن، دەمبەخەندە نەبن بەرامبەر بە خەڵکی، بەڵام نازانن ڕووگرژی و عەبوسی مرۆڤ بچووک ئەکاتەوە. ئەحنەف ئەفەرمێ رأس المروءة طلاقة الوجه والتودد إلى الناس. چڵەپۆپێی پیاوەتی و عیزەتی پیاو لەوەدایە کە ڕووگەش و ڕووخۆش بێ بەرامبەر بە خەڵکی و نەرمونیان بێت